یعنی ئێمە گرتنی کەرکووک نقطەیەشی وەرچەرخانێکی خەتەرناک بوو و ئێمە لە بینی خۆمانە کاک مولازم مەرماوە دایمە قسەمان لێکەرەمان و کوڕینە کەرکووک عملێتێکی عسکەری نییە، عملێتێکی سیاسی گەورەیە، نەوتە. نەوت ئایا ئەمریکا و حتا غەرب و ئەمانە قوبوڵەکەن ئەو زەمانە نەوت بکەوێتە دەستی ئێمە؟ لەبەر ئەوە تۆ ئەزانی شوارسکۆف و ئەو جەنەراڵانە تەتویقی بەغایە نەکرد، هاتن ڕێگەیان نا بە هێزەکانی نەبوخۆزنەسر و چەندین هێزی عێراق بەوەی وتبوو کە دەست لە کەرکووک نەدەن، دەستیان من خۆم ئاگام لە قسەی وانیان نەخێن، کەس بە ئێمە نەوتووە. جا ئێمە جۆمان لێ چی ئەگرەوە؟ ئەی ئەمریکیەکان من جۆم لە کەس نەبووە، بەڵام تحلیلی خۆمان بوو خۆمان پێمان شارێکی کوردستانیە ئیشی زۆر باشمان کرد کە کردمان، بەس تۆ باسی بەڵام زەرمان لێ کرد، یعنی کەواتە پەشیمان سەروەریەکی گەورە ناقەت پەشیمانی سەروەریەکی گەورەیە ئیسپاتمان کرد کە هێزی پێشمەرێ قەت دەسەڵ ناگرێت لە خاچی کوردستان و کەرکووک شارێکی کوردستانیە و ڕۆشتین پەلامەرمان نا، بەڵام معادلاتە دەولێکان چۆنە خۆمەلا مستەفا قیادەی حرەکەی کوردیە کرد، حرەکەیەکی ڕەوا بوو، سەرکەوتنی زۆر گەورەی بەدەستهێنا بوو لە تەمەنی دەوڵەتی عێراقا ئەوەنە زەرەری بەرنەکەوتووە کە لە زمانی مەلا مستەفا جێشی عێراقی لە تانک و لە تۆپ و لە سەرباز و لە اقتصادی تەحتیم کرا، ئەجا چوو ناچار بوو خۆی هاویشتە باوەشی شای ئێرانەوە، بەڵام معادلەتی دەولی وابوو پشتیشیان بەرداین و فرۆشتیشیانین و جارێکی کە بۆم گێڕایەوە کێسنجەر لیان پرسی وتیان کورتان بۆ فرۆش وتی خۆی منەظەمەی خێری نین.